عەبدوڵای کوڕی حوزافە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناردی بە ئەمیرایەتی بۆ کۆمەڵێک کەس لەگەڵ سەحابەیە چوون بۆ سەفەرێکە بۆیە ئەگەر سێ کەس بووتان چوتان بۆ سەفەرێک یەکێکتان با ببێتە دەمسپی وەلی ئەمر ئەزانی چی یعنی مسلمانان وەلی ئەمر یعنی ئەلەذی یوەلی ئەمرەکە یعنی ئەم شارەی ئێمە ئیسە ئێمە وەلی ئەمرمانەیە وەلی ئەمرمانەیە محافظ تەیە ڕەیس دەوڵەتت هەیە دە سەعات حەوت بڕۆ تەوقیعێ بکە لە دایرە بزاتوانی بڕۆی ئەمە واقعاً و شەرعاً واقعاً وەلی ئەمرت هەیە بتەوێ نەتەوێ ئەمریکا کە حاکمەکەی چەندێک کابرایەکی بێ باوەڕە بەخوا وەلی ئەمریانە چونکە ئەو کاروباری ئەوانە با بەڕێوە ئێمە دیارە کەسێکەیە کاروبارمان نەباتە ڕێوە دایرەکان و لە وەختی خۆی نەبێ بتوانە شتێ بکە چۆ بۆ مەحکەمە بەبێ مەحکەمە بتوانێت شتێ بکە ناتوانی بیکەی بچۆ بازاڕەکان ئەگەر وەلی ئەمر کەسێکی دانە نابێت بە مرور لە دیار ترافلایتەکانە ئیدارە ناکەی و زۆر شتی تری بتەوێ نەتەوێ وەلی ئەمرت هەیە کەسێکەیە ئومورت هەباتە ڕێوە حاکمە بەسەرتەوە وەلی ئەمرتە ئەمە واقعاً شەرعانش ئەو کەسە ئایا سەیرەکەی ئایا مسلمانە یا مسلمان نییە دیارە ئەگەر مسلمان نەبێ عولەما ئەڵێن کاکە فڵانە کەس مسلمان نییە و کافرە و وایە کەس دەنگی نییە کەواتە واجبە لەسەر مسلمان لە چاکەیە بە قسەیان بکەین بۆیە عەبدوڵای کوڕی حوزافە لەسەر ئەو کۆمەڵە کەسە ئەمیر بوو واتە دەمسپی بوو بۆی مخالەفە نەکەوێتە بەینتانە و چوتان بۆ سەفەرێ یەکێکتان بکەنە دەمسپی بە قسەی بکەن لە چاکەیە